سڵاو بەختەیڤارتان پێشکەش دەکەم. وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند ئەمڕۆ لیستی موچەی مانگی دەیان ڕادەستی وەزارەتی دارایی عێراق کردووە. پێشتر ڤار لە زاری سەرچاوەیەکی تایبەت لە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند بوو کە ئەمڕۆ لیستەکە ڕادەست دەکرێت. لەبارەی موچەی مانگی نۆش سەرچاوەکەی ڤار ڕایگەیاند تا ئێستا هیچ بەرەو پێشچوونێکی نوێ لەبارەی ناردنی موچەی مانگی نۆ لە ئارادا نییە. لە سلێمانی دەست بەسەر ئۆتۆمبیلە بەسەرەتاکاندا دەگیرێت. عقیدێکی هاتوچۆش دەڵێت لە وەزارەتی ناوخۆوە بڕیاریان بۆ هاتووە. عقید نەوشیروان حەمامین ئەفسەر لە هاتوچۆی سلێمانی لە بەرنامەیەکدا ڕایگەیاند لە وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێمەوە بە بڕیار بۆمان هاتووە کە دەست بگرین بەسەر ئۆتۆمبیلە بەسەرەتاکاندا. بەردەرکی سەرای سلێمانی تەخت دەکرێت و دەکرێت بە پارک و سەوزایی و فوارەی ئاو. قەرەبووی و کەسانەش دەکرێتەوە کە دوکان و مڵکەکانیان بەر پرۆژەکە دەکەوێت. لەیلا عومەر سەرۆکی شارەوانی سلێمانی ئاشکرای کرد بەردەرکی سەرای سلێمانی دەکەن بە پرۆژەیەکی گەورەی سەوزایی کە شوێنی دانیشتن و فوارە و پارک لەخۆ دەگرێت. گوتیشی قەرەبووی خاوەن مڵکەکانیش دەکرێتەوە.